بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکان سڵاوتان لێبێت یاخۆ جەژنتان پیرۆز بێ و هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێ. لە هەولێری پایتەختەوە دەچینە ماڵی هونەرمەندێکی ئیسلامی ئەویش نایف ئاسوودەیە. با بزانین ئەو لەگەڵ جەژنا چۆنە و ڕۆژەکانی جەژن چۆن بەڕێ دەکا وەچی یادگاریەکی خۆشی هەیە. ئێوە لەگەڵمانە بن. السلام عليكم حاج زينة جشنا في رزبي لين بارك يا ربي سلام سلامتك يا اخو سلامت يا اخو سلامتك سلامت يا اخو سلامت يا رب سلامت سلامت يا رب. بینەرانی عزیز و خۆشەویست لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ و یاخوا هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی و شادی بێ. هیواخوازم هەمیشە ماڵتان ئاوادان بێ. بۆ ئەم جەژنە لە ماڵی هونەرمەندێکی دیاری کوردستانین کە ساڵانێکی زۆرە لە بواری هونەری ئیسلامی خزمەتی کردووە. ئەویش نایف ئاسوودەیە، ناوێکی دیارە لە کوردستان. جەبا بزانین نایف ئاسوودە لەگەڵ جەژنا چۆنە و ڕۆژەکانی جەژن چۆن بەڕێ دەکا وەچی یادگاریەکی خۆشی هەیە کە بۆمان دەژێڕێتەوە. لەگەڵمانە بن. کاک حاجیجان سەلام عەلەیکوم. سڵاوی خوای گەورە لە ئێوەش بێ و جژنی ئێوەش پیرۆز بێ یاخۆ بەخێر بەسەر چاوە. سەلامت یاخوا. بەڵام لەگەڵ جەژنا چۆنی؟ وڵا لە خوای بەزاد بێ الحەمدڵا زۆر خۆشە لە خوای بەزاد بێ ئینشاءالله دەبێتە چەندەها جەژن ئینشاءالله. ئینشاءالله بابزانم زۆر سەردانی خەڵک دەکەی خەڵک زۆر دێتە لات؟ وەڵی هۆرد و لای هەیە حتمما جەژن هەموو لایش تێدایە تر سەردانی خەڵک دەکەی پێویستە و سەردانی خەڵک دەکەی خەڵکی سەردانت ناکە ئەی خەڵکی سەردانت دەکا و بەتایبەت کەسا پێویستەکان لە جەژندا زۆر زەرورە بەڕاستی وانی کە لە خۆت گەورەترن و نزیکی خۆتن و پێویستن کە نەخۆشێکە یا با بڵێن ناتوانین سەردان بکە یان لە تو گەورەترە حەقا ئیتر ئەوانە تا چەند بیکەی باشە. پاش ئەوەش ئیتی دۆستان و خزمانیش ئەنی کەس هەیە بەسەر دەکەوێت دەبینی چەند جەژنیت کە هەیە ئەو هاتیە تو نەچووی حەقا ئەتوش بەعانات ئەو جارە دەوی هەبچی و ئەرێ وەڵڵا. کاک حاجیجان با بزانم کە لە نوێژی جەژن دەگەڕێەوە ئیتر ئەو ڕۆژەی جەژن چۆن بەڕێ دەکەی سەرەتا کە دێوە چێ لە ماڵەوە جێژنانەی لەگەڵ دەکەی؟ وڵای عاتمەن خێزانتەوە منداڵەکانە ئەکیت ینی دوای ئەوەش ئەمە خۆمان ئاز دەکەین هەم برایەکان و خوشکان لە ماری داکەم کۆ دەبینەوە بەڵا دەستینە ئەوێندەر و شیوی جەژن لێ دەخۆی بەیانەکەی دوایی تەوان وەکو بتەنات باس کرد هاتنەوەمان لە مزگەوت ئیتر دواتریش لەگەڵ دایکم و برایەکانم چەند سەردانێکەیە پێویستن مامەکان و پلکەکان و خزمە نزیکەکان با بڵێن کە بەتەمەنن ئەوان بەسە دەکەینەوە و ئیتر هەندێکیەوە بەسە دەکەنەوە و ڕۆژی دواتریش ئیدی دەسمە ماڵی خەزورانم و سەرکردایەتی و کە دەڵێ ئەوانیش وەڵایزا هەیە دەرێ مەکتەبی سیاسی هەیە ئەنجومەنی وەزیرانە دەرێ سەرکردایەتیەوە ئەز هەرێکەوە میون باڵا بەرزەکەی کاکەچوی. کاک حاجی با بزانین زۆر برادەری لەگەڵوان؟ الحەمدوللا رێ وەڵڵا یعنی هەفتەنی وڵە لەگەر کوڕە خەزوورەکەمە بابنە قسە گفتوگۆ نەکەین لەگەڵ خەس و خەزوران و سەدان دەکەین ماوەک بە لێستا لەگەڵ خەس و خەزورم چوم سەردانی ماڵە ودا زاوایەکمان کرد لە لای دووسو ئەو لای ئەوجا یادەوەری زۆری لێن دەرهەبوو خەزورم دەگەوە کاتی خۆی لێرە ئیشم کردیە لە ئێرە ئەو هاوبووە لە کاتی هەفتەیەکان ینی ساڵی هەفتەیەکان لە ئەوە فلان گوندە و ئەوە عارەبەکانە ئەو کوردەکانە ئەوە مامەسەین زەبا ئەوان مامەسێنینە ئەوە ئیسیانانە ئەوە بریباسانەی خۆتانە و ئەوە ئیتر ئەو گوندانە هەم پێدەناسانی ئیشیان کە کردبوو باورین زێی ئەوێن دەرزەی دووبچ و ئەوانە وەڵحاسر ینی ئەرەوەڵە سەردان و پیاسە و سەفرانەمان هەیە کو لەگە ماڵێ و ئەوانە ئەوهاش لەگە ماڵی خەزوران حتمما یعنی لەگەر خەسوو زیاتر برادرەیان غەزووری واللهی سبحان الله خەسوو خەزورن بخۆیان ینی بە تایبەتی خەسووم کەم دووە
خەزورم زیاتر گفتوگۆی دەکا و ئەوەنا ئەوزە کاتێک کە دەستی زیاتر لەگەر خەزورم گفتوگۆی دەکەن خەسوم هەر بخۆی لۆ عام لە مارش هەر کەم دووە بەڵام لەگە خەزورم زیاتر گفتوگۆی بۆسعی سیاسی بیتن وەزعی تۆپانی ئەو بابەتانی وەرە زۆر حەزبێنی بەز ئەو شارە زالی باسی وەرزشت کرد بابزان خۆ لەگەڵ وەرشات چۆن وڵای لەگە وەرزش ینی تەمەنی گەنجێتیم با بڵێ سەردەمی زوو ئستا پیر بووینە کاکە ئەو کاتە تۆپانێمان دەکرد و یاریمان دەکرد ئیدی زۆر گۆلچیان دەدا من گۆلچی کاکنای بش بووە لەبەرەوەی ڕاکردنەکەت سەبر بوو ئەدی وەکو دەڵێت قەڵەویژمەوە هات ترسەکەم دەدانێ ئەیدی نیان دەزای تۆ بە شەهان لایدا بدەن و ئەو زوو خۆم فڕێ دەدا هەنی نەرم بوو ئیدی دواتر بەڵام ینی هەر خودی خۆم هەبوو لەگەر مۆندیالەکان هەتا بەنامەی وەرزشم هەبوو لە تەلەڤیزۆنی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی بەنامەی وەرزشیم هەبوو هەم ناوخۆ خولی ناوخۆمان هەبوو تەختیام دەکرد و هەمیش ینی خولی دەرەوە ئەو کا زۆر قڕز بوو یعنی وەکو ئێستا نەبوو ئەوها ینی ئەو سەتەلایتی ینی ئەنەلۆگۆوانە هەبوو وەکو ئالێرەکەی خۆمان بوو وەری دەگرت وەری نەدەگرتوە هاوی بە ئەو لای زۆر ناخۆش سێریش وەرەوە بوو ئازایی تا قەناتێکمان دەدیتەوە تا تەنزیلمان دەکرد و ئەگەر ڕۆیش بایەتەوە تەنزیل نەدەکرا وەکو ئێستاکە دەبە هەموو لە یوتیوب هەبی لە شوێنان هەبیتن و خەزم کرابی ئەوانە ئەیتر هەتا زارۆ بوو ئەو نەفەرەی کە لەسەر سەتەلایت و بڕا بکە بەدان دادەنیشت بەس هەتا هەواڵەکە دەهات و خەزی دەکرد تەنزیلی دەکرد ڕیکۆردی دەکرد جا ئەمەش تەرجەمەمان دەکرد لۆ کوردی و بڵاومان دەکردەوە ئیدی ئەوە ساری 1900 و بابرێن 1990 ببوورە 2001 ئەوها سەرەتای 2000 بوو ئەو کاتە زۆر باش کاکنایی سەردەمە پرسیارەکە تایبەتیشە سەردەمە چێشی زۆر بوو چۆن وردەوردەوەی کرد چێشی کەمتر بێتەوە و ئێستا چەندێک باڵم لە ڕووی سەحەتەوە ئاوا خۆشترە بوو سەردەمەشی 137 کیلۆ بووم کاگرای 137 ساری 2000 و بڵێم 11-12 ئەوە ئەو کاتە 137 کیلۆ بووم بەرنامەکە بوو چێژ بڕچێ لە تەلەڤیزۆنی زاگرۆس یەکەم بەرنامە بوو برادرە گوتی لۆ بەشداری ناکەی زۆر جددیە ئەو بابەتانە ئەمش گوتم دێڵە کوراخە تەلەڤیزۆنیش تێدا مشکلەیە ئەوە حاصل ئەو کات ڕاستە دیار بوو لە تەلەڤیزۆن و لەوانە بەڵام وەکو ئەو کاتە نەبووە برین ئەمش گوتم ئەو کاتی کەمتر خۆم بە دیار دەخەم و گوتم مسەوەڕەکانش کاکە کەمتر بەدرم بێخن ئیدی بەشداریم کرد لە ماوەی 45 ڕۆژی 17 کیلۆم دانا 17 کیلۆ لە ماوەی 45 ڕۆژ بەڵام بەس بەڕاستی وەرزشی زۆر قورسیان پێکردین ئەمەش خۆ پێمان خۆش بوو کەمە بەڵێ دابەزین بەڵام دووقات ئەمە دەردیانەدامە یعنی زۆر مادیان دەکردی زۆر لە سبەنی هەتا هێواری ئەمە ئەوە بەس غارە و بەس ئەوە یعنی بڕوا بکە هیچ سیاج کوردستانی ئەم نەمدیتبی یعنی ڕۆژی سوینە سەر سەفینی کاکسەردار گوتی 1600 متر ئەوە برندینەوە 1600 متر لەسەر ڕووی دەریا 1600 متر ئەو زەوەرە یعنی ئەمە لە سبەنی ڕۆیشتین حسابکە نێڕوانە گەشتینی یعنی ئاوا هەوزە هەم قەرەوە هەموو دەکات بوو خواردنیشتان بەپی پێویست یەکەم ڕۆژەکەمیان بردا مەطعمەکی ڕاقی گوتە بەکەی خۆتان بخۆن ئەزە من شارەزاوم کامێدادە سەرم کاملە دەڕۆی دەمگۆ بەخوای دەزانم چما لێ دەکرد با بخۆ هەر ئەو ڕۆیە ئیدی خوانشی باشتان داینی داگوتیان دەرتان لە جان و ئیدی هەموو ڕۆژێ ئەمان دەبرە سەقەپانی کاوەرە بزانیت کردیە پاشانەکە ماوە گوازم هینا دواتر بەڕاستی هەندێک کیتۆم کرد لێرە لێ بەسییان دەکرد ها کیتۆ خراپە و نازانم چیە والحاصل من هیچ مضاعفاتم نەبوو بەڕاستی بەڵام بەجێری ئەوانە من دوازم هینا یعنی لە بەسەعاتی خۆم ئێستا ڕاستی کەم کردەوە یعنی ئێستا کە لۆ نمونە شیرینی زۆر کەم دەخۆم چای بە شەکر هەر ناخۆم مەگەر اللهمە لە شوێنێکی بم هاتبیتن تێکی نادەم و بیخۆم یعنی خۆش نییە هەبیبەوە و ئەها ئێشی بێشەکردن و بینەوە بڕگە ینی بە تەکلیفە ئێستاش بەردەوام هەتا ئەو دەبی سارەشی دەبیتن یعنی بە بەردەوامی پێشێ بە پرسی دەمخواست سارەشی دەبی ئەمن سرکەی سێم لەمارە نەبڕایە سێزەمەش دەخۆم
زا ئەوانە وەی کردی ئەمن بتوانم یعنی مراعاتی خۆم بکەم و ئاگام لە تەندروستی خۆم بیتن ڕاستە ئێستاش لەوانەیە 100 و تقریبا 10-12 ئەوها هەر زۆرە حەزم لێ ناوی سەتی نەمینێ نۆ تۆش نوتنی بەڵام ناگەم سلامت بیاخوا کاک نایف ناوەشی دیار بووی لە هەولێر بە تایبەتی لۆ لە کوردستانیش ناسراوی کاتێک کە دەچێت ناو خەڵک چۆن سەیرت دەکا؟ وەڵاهی سەیرکردنێکی لەخوای بە زیادبی زۆر باشە الحەمدولله یعنی زۆر شانازی بەخۆ دەکەین چونکە لە ئیعلامێکی جوان بە پەروەردەیەکی جوان لە بابەتێکی جوان دەرکەوتوینە خەڵک بەو شێوەیە دەمانناسی بۆیە هەمووی ڕێز و حورمەتی لە بۆمان هەیە هەمووی بە چاوەکی زۆر بەڕێزەوە سەیرمان دەکا و گفتوگۆمان لەگە دەکا تەمان ئەوە دڵخۆشی خۆمانە یعنی دڵمان پێخۆش دەبی لەبەرەوەی یعنی سەرمان بەرزەکە لە ئیعلامێکی ئیسلامی ئەمە ئیشمان کردیە لە بەرهەمێکی هونەری لە سرودێک لە شتێک کە تۆمارمان کردو و خەڵکە گوێرە ڕاگرتیا بەوە دەمان ناسی بڵێ ئێستا سەفەری عومرە زۆر دەکەم کە لە گەرم بووە و گەشتم کردیا بەو شێوەیە دەمناسی ینی بەو شێوازانێک کە ئەمە پێدەناسێنەوە بۆ زۆر دڵخۆشین بۆ ینی دڵمان خۆشە بەڵام بەڕاستی وەکو خەڵکە شێ دەێتن وڵی ناتوانم مۆتەشی خۆمەە کورە وڵا لەسەر عربان هەرسێکم حەز لەوێت دەی خۆم بە ئەو خەرکەس بابێت لەگەریش بخوا وەنیە یعنی خەڵکە بەشا دەکا ئەکید یعنی بەڵام ئیدی دۆقەش لەگە دەکەم سەلامەش لۆ دەکەم و ئەوە یعنی ئەویش گفتوگۆی دروست دەبیتن وێنەش لەگەڵ طبعا ئەرێ وڵا ئەو ینی ئەوکە ینی هەستەکە خۆشە بەڕاستی باش کاک نایف ئاسوودا ساڵانێک بەرهەمی زۆری هەبوو بەڵام ئێستا نزیک دەبینەوە لە 10 ساڵ بەرهەمت نییە بەڵێ بەتاکید وڵاهی طبعا هەموو هۆکاری خۆی هەیە یەک لە هۆکارانە با بڵێن پێشتر ئەمە ینی زیاتر خەڵک یا با بڵێن ڕاگەاندنی ئیسلامی حەزیان بە سرود دەکرد و داوایان لێ دەکردین ئێمەش دەماوت هاوکارمان بن ئەمەش لە خزمەتین هاوکاریان دەکردین بەڵێ کولفەیەکەیان بۆ دەگەڕاندینەوە ئێمەش خۆمان مادی دەکرد و بەرهەمەکمان تۆمار دەکرد و ئەوە بەرهەمێکی تر دەسۆ سەر بەرهەمەکانی تری هونەری ئیسلامی و ڕاگەاندنی ئیسلامی بەڵام ئێستا کە بەڕاستی ڕاگەاندنەکان کەسێک ئاوەڕمان لێ ناداتەوە و حەزیان بە سرود نما یاخود سیاست و هەندێک شت جێگرتەوە ئەمەش بەڕاستی توانامان نییە کاک براهیم یعنی ئێستا کە بەرهەمە کاتی خۆی لۆ نمونە ئەم بەرمونە دەین مۆساری نەوەتەکان لە 96 تەمان تۆمارمان کردێ بەرهەمان تۆمار کردی ئەو کاتی پارەی بریمەر نەبوو 250 دینار 200 دینار 300 دینار بەرهەمەکمان تۆمار دەکرد دواتر کە گەیشتە پارەی بریمەر و ئەوانە لە پاش 2003 ئەوانە لە 2004 و 2005 ئەوانە یعنی بەرهەمەکمان تۆمار دەکرد بە 200,000 300,000 مادەکە یعنی یەک سرود ئێستاکە بیتە $500 یعنی $600 یعنی شەشی بەسیط بەڕاستی ئێو توانایمانی ئەو کات دەستگا ئیعلامیەکان کولفەکان لۆ دەگەڕاندینەوە بۆ منە کەناڵێکی وەکو پەیام ئەمە بەرهەمێکمان $300 تۆمار دەکرد کەناڵێکی پەیام وەکو پەیام $100 دەداینەوە بەسپاسەوەی دەگرت و بڵاوی دەکردەوە یا کلیپی بۆ دەکردین دەچوینە سپێدەی $100 دەداینەوە دەچوێت فلان ئیعلامی یا بە خۆمان بڵاومان دەکردەوە لە بازاڕی خەڵکێک دەیکڕی سیدیەکان شتێک بۆمان دەگەڕاوە ئێستا کە مافی لەبەرگرتنەوە پارێزراوە نەڕاگەیاندنەکان یعنی پارەمان دەدەنەوە کولفەکە یعنی ئەو هۆکارانە بخۆش توانات نییە بەڕاستی بە قورعان بەو شێوەیە نییە سەراحەت ینی برێم مادەک ئاخر ئێستاکە بەڕاستی مادەی تۆمار بکەی یعنی 10 وەرەقە تا 15 وەرەقە تەکلیف دەکا ئێستاکە شەشی جوان بکەی ئەم 10 ساڵە تۆم بەرهەمەم نییە ئێدەبی بە بەرهەمێکی جوان و بە کوالێتێکی باش بێمەوە ناو ساحەکەی وەنیە ئەوەش ئەتو یەک بەرهەم یەک سرود 10 تا 15 وەرەقەی دەیوێتن ئێوەش زۆرە بەڕاستی کولفەکەی زۆرە بۆ تۆ زۆرە بەڵێ ئەتمەد بۆ هەموو هونەرمەندان نەکرد بۆ هەمن بۆ منی زۆر و بۆ هونەرمەندانی زۆر بەگشتی هەر بە کورتی کاک نایف ئێستا هونەرمەندانی ئیسلامی تۆزێک ساربوونەوەیان پێوە دیار نییە ساربوونەوە کە ئەوەیە هۆکار ینی معیشەتە معیشەتی شوای کردی بەڕاستی ئەوە یەک دووش ئێکە تو زۆر زاروەیە دەڵێ هەر
بازرگانێک گەورە و شتێک دەڵێ ئەتوو بە من مەرێت سدەینی بە من برێ بازارت هەیە دەتوانی ساغی کێوە هەموو سەمزارێ زۆزار وێت دەبی دەستێکن کەسێکی بازرگان دەرێ ئەو دە پارەم دێەوە دەملۆبینە دەرێ بە مەرێت سملۆبینە هەرچی لۆ دەینم لە هەر وڵاتەچی لۆ دەینم بەس بازار تێ ساغی کێوە ئەمەش کاکە بەرهەمەکەمان کرد بازارێک هەیە جێرێ ڕابگری و یعنی لۆ ماساغکاتەوە ئێستا خۆت بەرهەمت هەیە ئەگەر هاوکاری بکری و ئێستان بەرهەم هەیە بەڵێ نزیک تقریبا 506 بەرهەمی زۆر لاوازەم هەیە الحەمدوللا زۆر جاروەیە لە مەجلیسێک مامۆستایانی ئاینی بووە کەسانێکی هونەرمەند بوونە لە مزیێک بووە بۆم گوتینەوەی تێوەڵای کاک نایب ئەو سووردا و کەنجین تۆمارکە لە چێ دەرهەیە تمنەوەڵای سا تۆمار نەکرار حەزم لێ بوو بیڵێ یعنی کەواتە حەزیان لێ دیارە یعنی شتەکە باشە دیارە بەرهەمەکی جوانە بەڵام لەدایک بوونی زەحمەت کاگرام شیرینیش بخۆ بەدەستی ئاسوودەخانی یا خۆتە من درێژ ئاسوودەخانە شازوانی کوردستانە لەو دەورە و لەو زەمانە تەنها ئەو گوڵم پێ جوانە والله دەستت خۆشەکە ئاسوودەخان جاوەرە لای من جەژنە و ماچی چشمان برێوە تەمەند درێژبی تۆ تەمەند چەند ساڵە؟ 8 ساڵی جەژن خۆشە؟ چێ جەژنانت دەداتێ؟ بابت چەندت دەداتی جژنانە؟ 1000 ئەو باوتەوە شعرەی وەسەردا گوتی جا جژن بابزانم منداڵ زۆڵیان حەز لێیە بۆ منە جژنانێ وەگرن ئەتوش زۆرت حەز لێیە؟ ئەی دەچی بۆ شاری یاری وان یاری دەکەی؟ ئەیافەری جا ئێمەش جژنانەکمان هەیە بەڵام باکەس نەزانی باشە؟ بابزانین جێژنانەی ئێمە لەگەڵ ئی بابەت چەندی فەرقە باشە؟ تەمەند درێژ بیاخوا پاسەلامەت گۆرانەکەی منیش بەسەرمدا هەر گوتێ بای ئەوەی دەبیتن یاخوا تەمەند درێژی خوا سەلامەتتان کە دەستت خۆش بێ هەر سەرکەوتووی ئینشاءڵڵا کاک نایف جێژنە بەرهەمی شتت هەبوو لەسەر جێژنە ڕۆژی شادی و گەڕانە سەرەتا چیت بەبیر دێتەوە لە سوودەی باڵێ هەوا سوودەشی ڕۆژ محەممەدی بوو لە گۆڤاری یا ڕۆژنامەی کۆمەڵ بڵاو دەکراوە ڕۆژنامەی کۆمەڵ پاشکۆیەکەی کۆتاییەکەی بابڕیان لاپەڕی کۆتایی یا زۆرزار پاشکۆیەکی دەکرد دەردەکرد ئەدەب و هونەر بوو زۆر زاج لاپەڕی کۆتایی یا پێش کۆتاییەکەی هەندێک بابەتی شعری و ئەوانێت بڵاو دەکردەوە هونەری جا پەخشان باە با بڵێن شعر باە جامی زۆر تەمەشام دەکرد لەبەرەوەی ئەمە حەزمان لە کاری هونەری بوو لە دوای بە دوای شعردا دەگەڕین ئەو ڕۆژنامەی کۆمەڵ هەر ئێستا هەموو ژمارەکانم مایە لە ئەوەلی تا کۆتایی ناڵێن بەڵام زۆر بەژۆری هەموو ژمارەکانم ئێستا کەس وەکو ئەرشیف مایە هەتا سەدەمی بچوتنەوەی ئیسلامیش با بڵێن کە گۆڤاری سنوور و پەیام بۆ بابەتانە هەبوون مایتم جا ئەو کاتە شعرەکانم هەر دەگرت بۆ ئەوەی بیکەم بە سرود یەک لەوە ئەو سرودە بوو سرودەکە یەک ینی بێتاقەتیم لەگە بوو کۆپڵێکم بوو دوو کۆپڵە بوو تەنها ینی ئەزا ئەو کرما ئاوازم بۆ دانا تۆمارم کرد ئەو کاتە لە ستۆدیۆیەکی میانی بەسیط بوو بەڕاستی تازە ئەو کەسە ستۆدیۆی دانا بە کۆمپیوتەری تازە ئیش کۆمپیوتەری دەکرا ئەو کات پێشتر مەستەنزیل تۆمار دەکرا یەکەم بەرهەم بوو یەکەم سرود بوو کە بە کۆمپیوتەر تەنزیل بکرێتن کاکتارە خانەقین سڵاو ڕێزم هەیە تازە ئەوی سارەزای لێ پەیدا دەکرد ئیدی لەگەر سەربازی برام کۆڕژ بۆ کات دەنگێکی باریکی هەبوو ئەوە تۆمارمان کردما ئەوەکەی با بڵێن تەسویرەکەی ئەو کاتەش لە مزگەوتێ بووین پێشش برادرم هەبوون شەوەکەی پێم گوتم سبێنێ بەنیازی تەسویرێکی مە منداڵەکانی خۆتان حازرکەن و بینن وەڵا برادرێک باش بوو توێتەی هەبوو
جاري عائلەی خۆی برایەکانی و ئامۆزایەکانی ئەوانەی گەڕەکی فول کرد یەک توێتە هینا گوتم وەڵڵا ئەوە باشە خەمم بوو بەڕاستی وچی ئەوم دی درم گەشتبووە گوتم تەواو هەرەوە بەسە ئیدی خۆشمان و منداڵەکان و جیرانەکان و ئەوانە ئەوجا یەک لەوانە کچێکی گچکە بوو زۆر تقریبا 5-6 ساڵ بوو برندی دەکەم جیرانمان بوو ئەوجا ڕۆژێ داچیم دیت لەگە خێزانم چینە ئەوێن دەر جیرانێکیوان چینە ماری جیرانێکیوان نەزا دیار بوو لێم پرسی گوتم ها کچەکە گوتی ئێستاکەەوە منداڵی هەیە و سێچا منداڵی هەیە ئەوجا یعنی ئەوانە و منداڵە گچکانە هەموو ئێستا هەموو وەکو باسم گەورە بوون ئەو کاتی هەموو گچکە بوون و هەموو ئاخرکردنەوە بە توێتەک و 2 سارێت کە بوون چوینە ناو پارکی بزانم منارە بوو هەڵە نەبووم پارکی منارە چوینە وێن دەر ئەو کاتی بۆ شێوەیە نەبوو پارکە تەسویرمان کرد و تەسویرێکی جوانش دوای دەرچووە الحەمدولله زەیدی ئەو پێمان خۆشە ئەوەی کە یەکەم بەرهەمیشت بووە بۆ شێوازە یەک دوو کۆپلەمان بۆ بڵێ ئەو بینەرانیش دەیبین ساڵەگە لە بیرم بی ئینشاءالله ڕۆژی شادی و گەڕانە ئەمڕۆ جەژنی هەمووانە ڕۆژی شادی و گەڕانە ئەمڕۆ جەژنی هەمووانە دڵیشم وەگە ڕوخسارێم پاکاوە گوڵ دیارم دڵیشم وەگە ڕوخسارێم پاکاوە گوڵ دیارم پاکاوە گوڵ دیارێم جەژنە 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 زارم پڕ وشەی جوانە قسەم نەرمونیانە زارم پڕ وشەی جوانە قسەم نەرمونیانە جەژنە دنیا ڕەنجینە وەکو پەلکا زێڕینە جەژنە دنیا ڕەنجینە وەکو پەلکا زێڕینە جەژنە 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 ڕۆژی شادی و گەڕانە ئەمڕۆ جەژنی هەمووانە دڵیشم وەگە ڕوخسارێم پاکاوە گوڵ دیارم دڵیشم وەگە ڕوخسارێم پاکاوە گوڵ دیارم پاکاوە گوڵ دیارێم جەژنە 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 بۆیە منیش لە ماڵێ دەڵێم بەگشت مناڵێ بۆیە منیش لە ماڵێ دەڵێم بەگشت مناڵێ پیرۆز پایتان لێبێ خۆشی و خێرتان لە ڕێبێ پیرۆز بایتان لێبێ خۆشی و خێرتان لە ڕێبێ جەژنە 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 ئەوە بوو کاک نایب دەستەکانت خۆش بی زۆر سپاس یاخوا هەمیشە و دەنگت هەرزوڵاڵ بی سپاس دەکەم سەلام دیارە دەستت خۆش بیتن کەسێکە بوو سرودی توی دەگۆتەوە ئەو مۆزوعەک و بەستت ڕووداوێک جایز کەش باسم کردیا دەست خۆش بیاربی ئەوە ساڵی تقریبا 2001 بوو سرودەکەم تۆمار کرد بوو هەر بگرێ بۆ دوا ڕۆژت میوان وادێ مردنە ئەمن ڕۆژێک دەڕۆیشتم لە بە قورئانێکدا دەڕۆیشتم گەرما بوو کەس لە دەرێ نەبوو تەنها ئەمنەوە لەو کۆرانەی دەڕۆ دەچوو بۆ مارێ هەلا گەڕەکی کوردستانی خۆمان دەنگێک لە پشتم داهاتێگۆ هەر بگرێ بۆ دوا ڕۆژت کەس دیار نییە ئەمیش زۆر شەرمم بوومەوانە بەڕاستی یعنی شەرم دەکرد ئاوردەمەوە دەنگەکە بە دەنجی ئافەتان دەچوو بە دەنجی ئافرەتی دەچوو ئەمیش گوتم یاحی پێم شەرم بۆ ئاوردەمەوە ئافەتەک بیستن زۆدی مرێتەوە یعنی زۆر هەر خۆم سۆر بوومەوە لە خۆمڕە بڕشکە ڕۆیشتم لیستانەکە هەروازینە هەر بگرێ بۆ دوا ڕۆژەت میوان وادێ مردنەوە چی بدەگوتەوە دەیچی بە ئافەتان دەچی وەڵا ئەو زارە بە شەرمەوە ئاوڕەکەم داوە یعنی لە جاری دووەم بەڕاستی شەرمە ئاوڕم داوە دیتم ئافرەتەکە و زەمبیلەشی لەسەر ملیە عەباشی لەبەرە ئەو دەڕوا و بەس یعنی پێکەنینەشی داهات پێکەینێک هەمیشوتم خواتەبی ئەو ئافرەتە بیتن ئەو سوودە برێتەوە زاری سێم ئەو زارە ئەم لە خۆمدا گوتم لەگە گوتی هەر ئەمیسە ئاوردەمەوە زانم ئەوە دەرێتن مەرەقم کرد
والله دیسان بڕشکە ڕۆیشتم تەما وەکو باسم کرد یعنی لاشی ساحە بوو بابرین لاشی مار بوون هیچ کەس دیار نەبوو گەرم بوو وەڵا زاری سێم لەگە گوتی هەر ئاوڕم داوە دەبینم وا مدارەکە عبای لە بن عبای داچتی سەری دەری نیا دەری هەر بگری وە دو ڕۆژ هەر ئەمریتم سەری خستە ناو عبای بەدمەخوا دیتم هەزەیدیەوە زۆر خۆش بخێ داش دەست پێکەنی کرد وەڵا من هەریکە پێم لێ ناوە وشکاڕێتی بەسەرعی هەریکە شەرم کرد بڕۆ ڕۆیشتم ناوتی دیتێری بەڵێ ئەزایدی سش زۆر ئەوە بوو ینی دەستەکانت خۆ ڕبی هیوادارین هەمیشە هەر لە خۆشی و شادی دابی داوای لێبوردنیش دەکەین لەبەر کاتی بەرنامەکە گەرنا قسەکانی جەنابەت زۆر خۆشن خۆ بەخێو دووبارە پێمان خۆشە زیاتر لە خزمەت تابین سەلامەتکارڕازیبی ساڵانێکە خزمەتت کردووە و شانی ئەوەی کەوا ڕێزت لێ بگیرێ و ئاوڕە لێ بدرێتەوە سلامە دیاڕی بەخێر بێن دووبارە و سێبارە سلااو ڕێزمێ بە جەنابتان بۆ کەناڵی پەیام بۆ مستافات خۆشەویستە کە لەگەڵمان بوون دەستان خۆش بیاڕەپی خوا سەلامەتتان کەیەخوا زۆر سپاس بینەرانی یازیز و خۆشەویست لێرەداهاتینە کۆتایی بەرنامەکەمان هیوادارم ئێوەش هەمیشە لە جژن و خۆشیدا بن هەمیشە ماڵتان ئاوەدان بێ و هەمیشە لە خۆشی و شادیدا بمێننەوە خواتان لەگەڵ